ئەو کۆمەڵە خوێندکارە لە بەشە پزیشکیەکانی زانکۆی سلێمانی سەرقاڵی خوێندنن. ئەوان لە ڕۆژی جیهانی تەندروستیە خزمەتگوزاری پزیشکی بێ بەرامبەر پێشکەش بە هاوڵاتیان دەکەن. سەرڕای ئەوەش زانیاری تەندروستی لەسەر نەخۆشیەکان شی دەکەنەوە. لێرە تەنها زانیاری ناینەخێ لێرە پشکنین بۆ هاوڵاتی ئەکرێکێتە لامان و ئەنجامی پێدرێتەوە لەگەڵ ئەنجامەکە ئەگەر پێویستی بە ڕێنمایی هەبێت و یاخود ڕێژێکی نەئاسایی بێت ئەنجامەکەی ئێمە ڕێنماییان ئێنێ و ئەوانەی پێویستیان بۆیە سەردانی پزیشک بکەن هەستکەین کە کێشەیەکی تیا ڕانی نەخۆشخانەکانیان ئەکەین واتا لێرە تەنها زانیاری نادرێت پشکنینیشیان بۆ ئەکرێت و ئەنجامی پشکنینەکەشیان پێدرێتەوەوانێ و جگەلەوەش ڕێنمایی ئەکرێن. ساڵی ڕابردوو ڕێکخراوی تەندروستی جیهانی نەخۆشی دەرونی وەکو نەخۆشی ساڵ ناسان، بەڵام ئەم ساڵ ڕێکخراوەکە هیچ نەخۆشیەکی دەستنیشان نەکردووە. پسپۆرانی تەندروستی بواری خۆراکیش هۆشداری دەدەن لەوەی زۆربەی نەخۆشیەکان پەیوەندیان بە شێوازی ژیان و خۆراکەوە هەیە. لە پێناو تەندروستیەکی باش دەبێت ڕەچاوی جۆر و بڕی خواردن بکرێت. خواردن زۆر ڕۆڵێکی گەورەی هەیە بۆ تەندروستی مرۆڤ. خواردن چکە ئێستاکە بەهۆی کۆمەڵێ نەخۆشیەوە کە هەمویان پەیوەندیان بە چیەوەیە پەیوەندیان بە خۆراکەوەی. خواردنی 5 ژەم زەرورە بۆ هەموو ئینسانێک، بەڵام ژەمەکانە بێ ژەمی کەم بێت باشە ئەوەتا کەم خواردن لە هەموو ئەم 5 ژەمەکە. خاڵی دووهەم میوە خواردن، بەڵام میوە نەخرێتە شەو و میوە دائیمەن پێشینان خواردن بێ. خاڵی سێهەم سەوزە خواردن لەگەڵ هەموو ئەم ژەمە خواردنانە زۆر گرنگە بۆ تەندروستی مرۆڤ. خاڵیەکی تر کە زۆر گرنگە ئەویش کەمکردنەوەی ئاستی خوێ لە خۆراکە بۆ 6 غرام لە ڕۆژێکە. لە دوای ساڵانی 2000ەوە بڵاوبوونەوەی نەخۆشیە درێژخایەنەکان و نەخۆشیە کتوپڕەکان بە ڕێژەیەکی زۆر زیادی کردووە. پسپۆرانی تەندروستی بەشێک لەو هۆکارانە بۆ نەبوونی ژیانێکی تەندروست دەگێڕنەوە. بە جۆرێک جەڵتەی مێشک و دڵ، نەخۆشیەکانی دڵ و شەکرە، فشاری خوێن و قەڵەوی، سەرجەم ئەوانە پەیوەندیان بە خۆراکی ناتەندروست و نەبوونی وەرزشکردنەوە هەیە کە بەشێکی زۆر لە کۆمەڵگا ڕەچاوی ناکەن. ڕامێ عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.